ئەمڕۆ نوێمین فێستیڤاڵی باڵەکایەتی بەڕێوەچێت کە خەڵکێکی زۆر لە تەواوی کوردستان ڕوویان لە باڵەکایەتی کردووە. فێستیڤاڵەکە لە گۆڕی کۆران ئەنجامەدرێت. لێرە هەم فێستیڤاڵێکی کوردەواریە و کە چەندین ڕەشماڵ هەڵدراون لێرە خەڵک هاتووە بۆ ناو سروشت. هەم شوێنەکە دیمەنێکی جوانی هەم قەرەباڵغیەکی زۆر خەڵکێکی زۆر ئەمڕۆ لێرەن بۆ زانیاری زیاتر لەسەر فێستیڤاڵەکە. قایمقامی چۆمان کاک ئەحمەدمان لەگەڵ کاک ئەحمەد بارزان کە سەرپەرشتی فستیڤالەکە کەن کاک ئەحمەد سڵاوتان لێبێ. چالاکیەکانی ئەمڕۆی فستیڤالەکە چیە بن چ ئامادەکاریتان کردووە؟ زۆر بەخێر بن. ئەم ساڵ ئەمڕۆ لێرە لە گۆڕی کۆران گەشتی ساڵانی باڵەکاتی بەڕێوە دەچێت لەلایەن ئیدارە سەربەخۆی سۆران و بەسەرپەرشتی قایمقامێتی قەزای چۆمان. ئامانجمان لەو گەشتە ڕەخسانی ڕۆژێک کە بۆ هەموو خزمانی دەڤەری باڵەکاتی کە لەو ڕۆژە لێرە لەو شوێنە کۆ ببنەوە و پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان دانیشتوانی باڵەکایەتی و هەروەها باڵەکایەتیش لەگەڵ دەرەوەی باڵەکایەتی و ناوچەکانی تری کوردستان. خەڵک لە هەموو شارەکانی کوردستانەوە تەشریفیان هیناوە بگرە لە دەرەوەی هەرێمی کوردستانی هاتوون. ئامانجی دووەمیشمان پێشاندانی ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتیە لەوەی کە بە خۆشحاڵیەوە باڵەکایەتی دەتوانم بڵم پایتەختی گەشتیاری ئیدارە سەربەخۆی سۆرانە لەبەرەوەی 4 فەسڵە 4 وەرزە گەشتیاری هەیە. ئەمە لە زستانانیش پێشوازی لە گەشتیارێکی زۆر دەکەین و بڕگەکانیش تەبێی وەروەک دەزانن ئێوەش چەندین چاڵاکی هونەریە چاڵاکی فۆلکلۆری و کولتوریە. گروپی ڕەسەنمان لە ڕۆژهەڵاتی کوردستان داوت کردو تەشریفیان هیناوە کە گروپێکی زۆر ئەکادیمینە. ئینشاڵڵا کاتێکی خۆش ساتێکی خۆش بەسەر دەبین. ئێوەش زۆر بەخێر بێن و هیوادارم ئێوەش تەسیبتان هەبی لە پیشاندانی جوانی باڵەکایەتی و سروشتی بۆ ڕاگەیاندنەکانتان. کاک ئەحمەد بڵێن ئەبین خەڵکێکی زۆر بەشداری کردووە ئەم جۆرە فێستیڤاڵانە هەتا چەند گرنگن بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی؟ ئەکید گرنگ ئەمە بە گرنگیمان زانیوە بۆیە ئەو گەشتەمان داناوە. ئەکید گرنگە لەبەرەوەی لەو سەردەمی تەکنۆلۆژیا و ئایپاد و ئایفۆن و ئەوەیە خەڵک تۆزێک لێک بە دوور کەوتوتەوە. ئەوەش بزانم نەقسی لە ژیانی هەمومان پەیدا کردووە. هەموو کەسێکی ستمشای هەز بەمە لە لێک دەکا. ئەوەش ئەکید لە نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەکید بە دڵنیایەوە. ئەگەر بە خۆتان دەشوارکردنی ماشەڵڵا شوێن نەماوە خەڵک لێی دابنیشی ئەکید بە دڵنیایەوە. بەس ئامانجی هەرە سەرچیمان پەرەپێدانی کردی گەشتیاری و پیشاندانی ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتیە.